ئەو کاتت باش بەخێر بێی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 25 لە لاپەڕە 25ش گەیشتینە ڕاهێنانی ژمارە 14 لە ڕاهێنانی ژمارە 14 باسی کەم لێ دەرکردنە یان کەمکردنەوە 870 کەم 357 یەکسانە بە چ با بچین بزانین ئەو دوو ژمارەیە کە هەردووچیان سێڕە نووسین کو کەم دەکەینەوە. ژمارەکەم لێرە نووسیەوە 870 کەم 357 بزانین دەکات چەند. پاشان ژمارەکەم ڕەنووس بە ڕەنووس لە خانەدانا ژمارەکان هەردووچیان خانەیەکانیان هەبوو کە سفرەکە خانەیەکانە 7 خانەی دەیانە 8 خانەی سەدانە لێرەش 7 یەکان 5 دەیان 3 سەدان ئاوا لە خانەی دانەیان ڕەنجیان کەی زۆر بە ئاسانی دەتوانی شیتەڵیان کەی. دوایە چ دەکەین؟ دوایە دەینە لای خانەیەکان لێرە خانەیەکان کە سفرە لێرەش 7 دەبی خانەیەکان لەگەر خانەیەکان لێک دەربکەین. چ دەڵێن؟ دەڵێن سفر کەم 7 سفر هەفتیش بڕوا لە سفر سفر بەخۆی سفرە هەفتی نییە تا بڕوا لەبەرەوەی ئەگەر ڕەنووسەکە لێرە بچووکتر بوو لەو ڕەنووسە دەبی هەمیشە بچین ژمارە بینین لەو خانەی تەنیشتی لای چەپی کەوابوو دەچین ڕەنووسی چ دەینین ڕەنووسی یەک دەینین لەو هەفتەی دەینین دایدەنین لە لای ئەو سفرە کە ڕەنووسەکەمان هینا ڕەنووسیەک ئاوا دامان نا لەو هەفتەی وەردەگرین دەینین لێرەی دادەنێ هەفتەکە کەم دەبیتەوە دەبی بە 6 چونکە یەک ڕۆیشت ئەو یەکە چووە لای سفرەکەی ئاوا یەکەچی لە لای ئەو ڕەنووسەی دەینی لە لای سفرەکەی دادەنەی دەبی بە 10 ئەو زەدەڕێی 10 کەم 7 10 هەفتی لێ بڕوا دەبیتە چەند؟ دەبیتە سێیەکەی لێرە دەنووسی لە خوارێ لە ناو خانەی یەکان دەبی لێرەش بێگومان یەکسانە بە لێرە یەکسانە بە. ئێستا خانەی یەکان تەواو بوو چمان هەبوو سفر هەبوو یەکێکمان هینا لە لای ئەو هەفتەی لە تەنیشتماندانە بوو بە 10 وەکو بڵێ دەمان هینا یان قەرز کرد یان قەرد کرد بوو بە 10 ئەو دەڵێ 10 کەم 7 10 هەفتەی لێ بڕوە دەکاتە سێیەکەی لێرە دەنووسی پاشان دەچێ لای ئەو هەفتە کەم بۆەوە نەما 7 بوو بە چ لە جیاتی هەفتی بوو بە 6 وا دانێکە 6 هەیە لێرە 7 نەما بوو بە 6 دەنووسین 6 تەماشای ئەو هەفتەی ناکەین چیدی بوو بە 6 7 نەما دەڵێن 6 ئەو هەفتە ئاوای لێ هات دەڵێن 6 کەم 5 خانەی دەیان لەگەڵ خانەی دەیان 6 پێنجی لێ بڕوە 5 بڕوا لە 6 یەک دەمینێتەوە لێرە دەینووسی پاشان دەچێت لای خانەی سەدان ئەوە خانەی سەدان ئەوەش خانەی سەدان دەڵێ 8 کەم 3 سێی لێ بڕوە دەکات چەند؟ دەکات 5 ژمارەکەت کە ماوە ئەو جیاوازی ئەوە ژمارەیە بوو بە چەند ئەو ژمارەیە کو دەخینیەوە دەڵێ 513 ئاوای لێ هات ئەو ژمارەیە. با بگەڕێنەوە بزانین گەیشتینە کام ڕاهێنان ئەو ڕاهێنانەشی تەڵمان کرد ئێستا بەیەکەوە دەگەڕێنە لای ڕاهێنانی ژمارە 15 ئەوە
ئەوە تۆزێک گرنگە لەبەرەوە 2 0 لێرە هەیە. ئەوە دەچین بە دوور و درێژیشی تەڵ دەکەین. 900 کەم 237 بزانین دەکات چەند؟ 900 کەم 237 900 ئەوە 900 کەم 237 یەکسانە بە چ؟ بە هێما یەکسانش بنووسین. یەکسانە بە لێرە بنووسین، زۆر گەورەش نووسرا کچکەی کەینەوە. یەکسانە بە بزانی دەکات چەند؟ جیاوازیەکە چەندە؟ یەکسانە بە چەند لێرە دەنووسین جیاوازیەکە. خانە یەکان لەژێر خانە یەکان دانێ، خانەی دەیان لەژێر خانەی دەیان دانێ، سەدان لەژێر سەدان دانێ. ئەوجا ژمارەکەی دیش هەروە یان بەڕەنگ بیان نووسە، زۆر ئاسان دەبی ئیشەکە. دەسە دەچینە لای ژمارە دەستە ڕاستمان کە 900 دەچینە لای خانەی یەکان، دەڵێن چ؟ دەڵێن 0 کەم 7 0 کەم 7 0 کەم 7 نابی، چونکە 0 بچووکە 7 گەورەترە. لەبەرەوە دەچین لەو سفرە کە لە تەنیشتی ئەو سفرەیە، لەو سفرە زەردە هاوڕێیەکەی لە لای چەپ یەک ژمارە دەینین، یەک ژمارەی دەینین دایدەنێ لەکن ئەو سفرەی. بەڵام ئەوەش بەخۆی سفرە، ئەوەش نیتی، ئەوەش دەچی چ دەکە؟ ئەوەش دەچی لە لای هاوڕێیەکەی دەستە چەپی دەینی کە ئەو سفرە چوویەکی لێرە هینا، لێرە داینا، ئەو سفرە زەردە دەبی بە 10، دەبی وەکو بڵێ 10 هەیە. ئەو سفرە زەردە وەکو بڵێ دەبی بە 10، ئاوا دەبی بە 10. ئەو جەکە بوو بە 10 یەک ژمارە دەداتە ئەو سفرەی تەنیشتە خۆی لە لای ڕاستە. ئەو سفرەی تەنیشتە خۆی دیسان ئەو یەکەی دەینی دەبی بە 10 بەخۆی، ئەو سفرەی زەردەکە دەمینێتەوە 9 کەوا بوو ئەوە بوو بە 10 ئەوەش بوو بە 9 چونکە یەکەچی قەرزی دا ئەو سفرەی، ئەو 9ش کە یەکەچی لێ ڕۆیشت دەبیتە 8. ئەو جا ئێستا کود چا دەکەین؟ دەڵێن ئەو سفرە یەکەم دەبی بە 10 وا دانێ 10 هەیە، دەڵێ 10 کەم 7 10 7 لێ بڕوە چەند دەمینێتەوە؟ 3 دەنووسین 3. دەنووسین 3 لێرانە 10 7 لێ بڕوە بوو بە چەند؟ بوو بە 3. لێرە ئەو سفرەکەی تەنیشتی بەخۆی یەکی هینابوو لەو 9 بوو بە 10 بەڵام یەکەچیشی 10 بە قەرز بەو سفرەی پێشە خۆی بوو بە 9 کەواتە 9 ماوە 9. ئەو سفرەی ئێرە سفر نەما، ئێستا وەکو 9 حیسابی بکە، نەما سفر چونکە یەک ژمارە هینا لێرە یەک ژمارەشی دا بەو 9 سفری تەنیشتی. ئێستا ئەوە بوو بە 9، ئەوجا دەڵێ 9 کەم 3 9 3 لێ بڕوە دەبی بە چەند؟ دەبی بە 6. بێگومانەوە 9 نییە، بەس حیسابی 9 لۆ دەکەی. ئەو جارێ ئەو 9ە کە یەکەک ڕۆیش دای بەو سفرەی ئێرە وەکو حیسابی ئەو لۆ بکە ماوە 8 وا دانێ کە 8 9 نییە، ئەو 9 نەما ئیدی دەبی بە 8. ئەو جا دەڵێ 8 کەم 2 8 2 لێ بڕوە دەبی بە 6 وەکو ئەوی وایە 6 8 کەم 2 6. بۆ چەند ژمارەکە جیاوازیەکە لە مابەینی 900 کەم 237 663 663. ئاوا بەرەبەرە ئەگەر سفرت هەبوو لە یەک زیاتر بوو هەمیشە سفر یەکەم دەبیتە 10 سفرەکانی ناوەندێ هەموویان دەبن بە 9 هەرچەند بوون دەبن بە 9. ژمارەکەی دوایش هەمیشە یەکی لێ کەم دەبیتەوە، ئەگەر 9 بوو دەبیتە 8 8 بوو دەبیتە 7 7 بوو دەبی بە 6 6 بوو دەبی بە 5 5 بوو دەبی بە 4 4 بوو دەبی بە 3 3 بوو دەبی بە 2 2 بوو دەبی بە 1 ئەگەر یەکیش بوو دەبی بە 0.
ئاوا دەبی بەرەبەرە خانە بە خانە ئەو شیتەڵانە ئەنجام بدەی. با بگەڕێنەوە لای پرسیارەکانی خۆمان. ئێستا وابزانم پرسیاری 16 دروست ناکەم بەیەکەوە چونکە وەکو ئەوانی دیەدەی هێڵمەوە بۆ تۆ خوێندکاری خۆشەویست. دەچمە لای کۆکردنەوەی ستونی کە ستونی واتە مانای چێ ستونی واتە ئاوا، دانانەکە ئاوا و ئاوایە، بەڵام بە ئاسۆی ئاوا دانانەکە وەکو ئەوەی دانرا یەک لە تەنیشتێک، ئەوەش یەک لە ژێر یەک، ئەگەر یەک لە ژێر یەک، یەک لە بن یەک لە سەر یەک لە خوارێ پێی دەڵێن ستونی، ئەگەر یەک لە تەنیشتێک ئاوا پێی دەڵێن ئاسۆی. ئێستا کۆکردنەوەی ستونی کۆ بکەوە با ئەوەی بەیەکەوە کۆکەین و بزانین دەزانین لێرە ڕاهێنانی 17 دەڵێ دەچێ خانەی یەکانی هەمویان خانە یەکانیان ئەوەتە خانە یەکانیان کۆیان دەکەینەوە لەگەڵێ. هەروە بە خێرایی 3 کۆ 7 دەکات 10 کۆ 3 دەکات 13 سێەکەی بەس دەنووسم لە خانەی یەکان، ئەو یەکە لە خانەی دەیانە دەچم لێرە دایدەنێم لە خانەی دەیان لێرە لای دەبم کەوا بوو بەس دەنووسم 3 یەک ئەلێرە دایدەنێم. ئەو جارەی دەچمە خانەی دەیان، خانەی یەکان تەواو بوو، ئەوانە هەمویان خانەی دەیانن. ئێستا چ دەڵێم یەک دەچم دەڵێم یەک کۆ یەک دەکات 2 کۆ 2 یەکسانە بە 4 کۆ یەک یەکسانە بە چ بە 5 ئەلێرە دەنووسم 5 کەوا بوو ژمارەکەم بوو بە چ بوو بە 53 ژمارەکەم بوو بە 53 سەرجەمەکە بوو بە 53 دەرەنجامەکە بوو بە 53 بوو بە 53. ئێستا دەچین چ دەکەین؟ دەچینە لای بزانم چمایە 18 دەهێڵمەوە بۆ خوێندکار، بەڵام 19 دەتوانین بێکەوە چای بکەین. ڕاهێنانی 19 ئاوا هەر ژمارەی 66 لەگەڵ 44 لەگەڵ 66 کۆ 44 وابزانم ئاوا بوو. ئەگە بگەڕێنەوە 66 44 66 44 کۆیان دەکەینەوە، هەر چواریان کۆیان دەکەینەوە. ئەوە ئەستونیە بە شێوەی ستونی دانرایە. خانەی سەدانیشمان نییە، بەڵام دوایە ڕەنگە پەیدابی. باش بزانین چ دەکەین. دەچینە ژمارەکانم ڕەنووسەکانم لە خانەی دانا، خانەیەکان و دەیان، هەر کەسە لە خانەی خۆی دانیشت. ئێستا دەڵێم 6 کۆ 4 دەکات 10 کۆ 6 دەکات 16 کۆ 4 دەکات 20 ئەوە 20. بەڵام 22 ڕەنووسە تەنیا یەک ڕەنووسی دادەنێم، ڕەنووسی یەکان سفرەکە لێرە دادەنێم، دووەکە دەچی لە جێیەکی تکە دایدەنێم لەگەڵ ئەو خانەی دەیانە کۆی دەکەمەوە. کابوو ئەو 20 تەنیا سفرەکەی دەنووسم، دووەکەی چ لێ دەکەم؟ دووەکەی لا دەبەم دەچم ئەو دووە کە مابەوە دەچم ئالێرە دایدەنێم لەگەڵ ئەو خانانە کۆیان دەکەمەوە. ئالێرە لەو سەرەوەی دایدەنێم لە بیرم نەچی ڕەنگەکەشی چونکە لە خانەی دەیانە دەبی زەرد بیتن. ئێستا دەڵێم 2 ئەو دوای سەرەوە کۆ 6 دەکا 8 کۆ 4 دەکا 12 کۆ 6 دەکا 18 کۆ 4 دەکا 22 لێرە 22کەی دەنووسم، ئەو دوای لێرە دەنووسم، دووەکەی دیکە 22 لێرە دەنووسم لەبەرەوەی دووەکە یەک ڕەنووسی دەنووسم لە خانەی هەر لە خانەیەک دەبی ئەو دووەکەی دی 22 ئاوا 22 دەبی لە خانەکەی دی بنووسم لە خانەی سەدان. ژمارەکەم بۆ چ؟ بۆ 220